بەڵێ بەردەوام دەبین بەردەوام دەچینە تەوەری یەکەمی بەرنامەکەمان. تەوەری ئەمڕۆ یەکەمی بەرنامەکەمان باس لەوە دەکەین کە کەرتی تەندروستێکێکە لە هەرە کەرتە گرنگەکان لە ژیانی مرۆڤدا لە هەر وڵاتێکدا کە لەش ساغی و خۆشببختی و سەلامەتی مرۆڤ تامبینی بزانەوە کە لەو دەوڵەتەدا کەرتی تەندروستی لە بەرەو پێشبردندا. ئێمە لە تەوەری ئەمڕۆمادا باس لەوە دەکەین بزانین ئایا کێشە و گرفتەکان بەگشتی لە کەرتی تەندروستە چییە؟ هەروە چارەسەرەکان چین؟ سلێمانی لە چاو ئەوەی کە با بڵێین لە چاو هەموو کێش و گرفتی تەندروستی، بەڵام سلێمانی هەمیشە لە پێشەنگی ئەوەدا بوو کە لە کەرتی تەندروستیدا یەکێک بووە لە هەرە شارە پێشکەوتەکانی کە تەنانەت لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان و سەردانی سلێمانی دەکەن بۆی بتوانن چارەسەرەکان لە سلێمانی وەربگرن. بەڵێ سانە جگە لە کوردستانی لەسەر ئاستی عێراقیش کەرتی تەندروستی یاخود بڵێن سیستمی تەندروستی لە شاری سلێمانی لە پێشکەوتنی بەردەوامدا جیاوازێکی زۆر هەیە. ئەمە جگەلەوەی سەرباری قەیرانەکان سەربارەوەی لە دوای ساڵی 2014 قەیرانی دارایی و ئابووری بەرەوشەرێمی کوردستانی گرتووە لەگەڵ ئەوەشدا کەرتی تەندروستی لە پارێزگای سلێمانی یاخود دەوروبەری سلێمانی بەرەو پێشچوونی بەردەوامی بەخۆی بینیوە. تەنانەت لە ماوەی ڕابردووشدا دوای ئەوەی چەند گرفتێکە بوو لە کەرتی تەندروستی، بەڵام بە هەوڵی کاقوبات جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، خودی کاک باڤڵ ئەم گرفتانش چارەسەر کراوە کە ئەمە جێی خۆشحاڵیە. سانە بەڵێوەکو ئاماژەشمان پێدا لە چەند ڕۆژی ڕابردووشدا ئەکەم هەم لەگەڵ تۆ هەم لەگەڵ کۆساریشدا پرۆگرامان لەسەر کە یەکێک لەو خاڵە گرنگانی کە بوو هۆیەوەی کە سلێمانی هەمیشە لە پێشەنگی بابڵین شارەکانی تری هەرێمی کوردستانە بە ئەویش بۆ یەکەمی جارکە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بۆ کەرتی تەندروستی و پەرستاران کرد تا خزمەتێکی زیاتر بتوانرێت بە کەرتی تەندروستی بکرێت. ئێمە ئەمڕۆ قسە گفتوگۆکانمان لەگەڵ دکتۆر چالاک قەشانی شارەزای کەرتی تەندروستی دەکەین کە ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ لامان میوانە. دکتۆر بەخێر هاتی و بەیانیت باش. بەیانتان باش، زۆر سپاس. دکتۆر بەیانیت باش. سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر کەرتی تەندروستی بەگشتی چۆن هەڵدەسەنگێنی لە هەرێمی کوردستان و بۆچی سلێمانی هەمیشە لە پێشەنگی تەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستان و شارەکانی تردا بووە؟ تەنانەت لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان و لە عێراقیش سەردانی سلێمانی دەکەن بۆی نەخۆش بتوانن چارەسەر وەربگرن. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ تۆ بینهەرانی کورسات نیوز. دیارە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و عێراقیش ئەم کەرتە وەکو سیستەمی تەندروستی بەڕاستی کۆنە، یعنی تا ئێستا یعنی تازەگەری لە کەرتی تەندروستیان نەکراوە، توانم بڵێم لە عێراق و لە هەرێمی کوردستانیش. هەرچەندەوەکو باستان کرد لە شاری سلێمانی کەرتی تەندروستی لە چاو هەموو شارەکانی تری عێراق و هەرێمی کوردستان لە پێشەنگ بووە سەرەڕای قەیران و نەبوونی موچە و کەمی میزانی و پارە لە بەردەستا، یەکانی کەرتی تەندروستی لە شاری سلێمانی بەردەوام پێشەنگ بووە. بەڵام ئێمە ئەگەر باسی کەرتی تەندروستی بکەین، کەرتی تەندروستی وەکو باسم کرد لە هەرێمی کوردستان سیستەمێکی کۆنە، یعنی ئەم کەرتە تێکەڵەیە کە ئێستا لە کەرتی تایبەت و کەرتی گشتی خۆی لە ڕاستیە من لە زۆربەی بەرنامەی تریش وتومە بەداخەوە تا ئێستا وەزارەتەکان، وەزارەتی تەندروستی ئەوانەی پێشووتر نەیانتوانیوە پێداچوونەوە بە سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان بکەن. نازانم هۆکارەکان چی بووە، بەڵام پێویستە لە حکومەتی تازەی هەرێمی کوردستان پێداچوونەوە بە سیستەمی تەندروستی بکرێت. ئەو گرفتانەی لە سیستەمی تەندروستی ئێستا هەیە، وەکو باسم کرد سیستەمی تەندروستی ئێرە سیستەمێکی کۆنە، تێکەڵەیە کە ئێستا کەرت خۆتانزان کەرتی تایبەت زۆر پێشکەوتووە لە چاو ساڵانی پێشووتر. دکتۆر لە عێراقی شەمان ئەم گرفتە هەیە، ئەم سیستەمە کۆنەوە بەڕێزت ئاماژەکەیە؟ بەڵێ لە عێراق هەیە، بەڵام ئێستا لە عێراق دەستیان پێ کردووە خەریکی بیمەی تەندروستین کە ئەویش بەشێکە لە تازەگەری لە سیستەمی تەندروستی، یان لە بەشێک لە گرفتەکان چارەسەرەکات. بەڵێ ئێستا باسی یەکەین. ئێمە ئەوی باسم کرد لە سیستەمی تەندروستی کوردستان کەرتی تایبەت لەگەڵ کەرتی گشتی جا نەکراوەتەوە، خۆیە بێ ئەم دوو کەرتە جا بکرێتەوە. یعنی کەرتی ئێستا ئەوەی هەیە کەرتی گشتی زۆربەی ئەو کارمەند و پزیشکانی لە کەرتی گشتی ئیژەکەن، لە هەمان کاتە لە کەرتە تایبەتەکان لە نەخۆشخانە ئەهلەکانیش ئیژەکەن. جا ئەمە کۆمەڵە گرفتی دروست کردووە، چونکە تۆ ناکرێ پزیشکێک یان کارمەندێک کە موچە لە حکوومەتی وەرەگرێ بەیانیان لە هەمان کاتە لە نەخۆشخانەکەی خۆی داوام ناکاتێ لە نەخۆشخانە ئەهلەکان کارەکەن. ئەمە هەندێک گرفت وای لێ کردو کە نەبوونی موچە و قەیرانی دارایی و دواکەوتنی موچە ئەمانەی وای لێ کردو کە زۆربەی ئێستا کارمەندان و پزیشکان لە خزمەتی کەرتی تایبەتن، نەک کەرتی گشتی. لەبەرەوە پێویستە لە
حکومەتی داهاتوی هەرێمی کوردستان وەزارەت تەندروستی یەکەم کار کە پێی هەڵەستێ جیاکردنەوەی کەرتی تەندروستی تایبەت و گشتی بێ بۆ مانایی ئەو پزیشکانیان ئەو کارمەندانەی کە ئەیانەوێت لە کەرتی گشتی کار بکەن تۆ پزیشکی کارمەندێکی لە کەرتی گشتی کارەکەی لە بەیانی سعات 8 بۆ سعات 4 دەوامی خۆ دەکەی دوایەوە لە کەرتی تایبەت ئیش ناکەی ئەو پزیشک و کارمەندانەی ئەیانەوێت لە کەرتی تایبەت ئیش بکەن بچن لە کەرتی تایبەتیشی خۆیان بکەن بەڵام لە کۆتاییدا وەکو کەرتی گشتی کە خانە نشینە بێ موچەی خۆی وەرەگرێ جا ئەمە چەند سوودێکی هەیە ئەگەر جا بکرێتەوە سوودەکانی چییە؟ ئێمە خۆتانەزان ساڵانێک کە دامەزراندن لە کارمەندی تەندروستی و نەکراوە یعنی چەند دەرچوویەکی زانکۆ و پەیمانگاکان هەیە کە بە هەزاران ژمارەیەکی زۆر هەیە بە هەزاران کە ئەمانە تا ئێستا ئیشیان نییە لە ماڵەوە دانیشتن ڕەنگە ئەم جیاکردنەوەی دەرفەتێک بۆ بووەوانی کە تا ئێستا لە ماڵەوە دانەمەزراون بەڵێ منیش باسی ئەوەکەم ئەمە لە کۆمەڵی ڕۆ قازانجی تۆ نەخۆشخانە گشتەکان بەهێزترە بێ یعنی ئێستا کارمەندان و پزیشکان کە لە هیچ دنیاە نییە لە وڵاتی ئێمە هەیە لە سعات 8:09 داوامەکە سعات 12:09 ئەڕواتەوە کە ئەمە هەموو کاتەکە 3 سعات و نیوە بێ یعنی لە هیچ وڵاتەکان نییە کە تۆ مۆزەفێک لە سعات 8:09 کە جاری وای ئەگاتە 9 سعات 12:09 ئەڕواتەوە بۆ ماڵەوە ئەو کاتە وای لێت کارمەند و پزیشکان ئەوانەی لە کەرتی گشتی کارەکەن لە سعات 8 تا سعات 4 دەوامی خۆیە کاتەوە پزیشکە عیادەی نییە ئەو کاتە چی ئەکرێ بەدەل عیادەی بۆ دانرێ ئەو پزیشک و کارمەندانش کە لە ئەیانە لە کەرتی تایبەتیشکەن ئەتوانی تۆ ئەوانەی کە دانەمەزراون ئەوانە بەریتە کەرتە تایبەتەکان یعنی ئێستا زۆربەی ئەوانەی کە لە کەرتی گشتی وەکوتم باسە ئیشەکەن لە کەرتی تایبەتی شیشەکەن یعنی ڕێگایان لەو کارمەندانش گرتووە لەو پزیشکانش گرتووە کە دانەمەست لەبەرەوە کاتە تۆ دەرفەتی کار زیاترە ڕەخسێنی بۆ و دەرچوانەی زانکۆ و پەیمانگاکان کە دانەمەزراون لەگەڵەوەیە کەرتی تەندروستی گشتی بەهێزترە بێ لەلایەکی ترەوە پێویستە لە حکومەتی داهاتووە بیمەی تەندروستی بکرێت ئێمە ئەگەر سەیری وڵاتانی دراوسێمان بکەن وەکو ئێران تورکیا بیمەی تەندروستیان هەیە باسی سیستمی کۆنت کرد تەنانەت باسی بیمەی تەندروستی شت کرد ئەمە پێویستی بەوە نییە پێویستی بە پرۆژە یاسایەکی نوێ نییە کە لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاساکانی ڕابردوو ئەگەر هەبێت هەموار بکرێتەوە سەر لە نوێ بۆ ئەوی ئەم سیستەمە کۆنا چارەسەر بکرێت وەک خۆت ئاماژت پێیا کەرتی تایبەت لە کەرتی گشتی جیا بکرێتەوە یاخۆت بیمەی تەندروستی کاری پێ بکرێت بۆ داهاتوو بە بڕوای من پێویستی بەوە نییە تۆ پێویست ناکە بوەستی تا پەرلەمان بڕیاردرا پرۆژە یاسا دەرکات بۆ بیمەی تەندروستی ئەتوانرێت بۆ بیمەی تەندروستی لەوە چێ پێویست مەبەستم هەموارکردنەوەی پرۆژە یاساکانی بەڵام بۆ جیاکردنەوەی کەرتی تەندروستی تایبەت و گشتی پێویستی بە هەموارکردنەوەی یاسا نییە یعنی ئەمە تۆ سیستەمێکە تۆ جیایەکەیتەوە ئەم دوو کەرتە لە یەکتر جیاکەیتەوە بەڵام بۆ بیمەی تەندروستی گرنگە پرۆژە یاسا دەربکرێت هەرچەندە ئێستا لە عێراق بەستە دکتۆریانی دەسەڵاتی جێبەجەکارە توانێت خۆی ڕاستەخۆ بێگەڕانەوە بۆ لیژنەی تەندروستی پەرلەمان بێتوانێت سیستەمی تەندروستی جیا بکاتەوە یعنی کەرتی تەندروستی گشتی و تایبەت جیا بکاتەوە هەوڵ دراوە دکتۆر نەخێر تا ئێستا هەوڵ نەدراوە ئێستا وەکو باسم کرد ئێستا هەر کارمەندان و پزیشکان و ئەوانەی کەرتی تەندروستی گشتی لە خزمەتی کەرتی تەندروستی تایبەتن یعنی موچە وەرەگرن لە حکومەت کە موچە نییە بەداخۆ ئێستا لە قەیرانەکە وای کردووە کە بڕۆ ناوێت داوام کرد بەڵام زۆربیان لە کەرتی تەندروستی تایبەت دیشێک ویستم باسی شتێکی تر بکەم ئێستا لە عێراق بیمەی تەندروستی دەستی پێکردووە کە پرۆژەیەکی زۆر گرنگە بیمەی تەندروستی چۆنە تۆ هەموو هاوڵاتیەک کە نەخۆش نییە لەو کاتێک کە نەخۆش نییە بڕەپارەیەک بە پێی موچەکەی بەڵێ دایرەیەک دروست کراوە بڵێن دایرەی زەمانی سەحیە سنووقێک دروست کراوە سنووقی زەمان سەحی کە پێڵێن سنووقی بیمەی تەندروستی بە کوردی هەموو هاوڵاتیەک بە پێی موچەکەی بڕەپارەیەگەدا بە ئەو دایرەیە کە نەخۆش کەوت لە نەخۆشخانەکان ئەوەی پێویست بێ بۆ یەکرێ تەنانەت بۆ ئەندامانی خێزانەکەش بەڵێ بۆ خۆی و ئەندامانی خێزانەکەی کە ئەو پارەیەدا بە بیمەی تەندروستی هەر نە شتێکی پێویست بوو چوو بۆ نەخۆشخانەیە بۆ یەکرێ لە عێراق نزیکەی بۆ وەجبە دەستیان پێکردو ئێستا نزیکەی ئەوەی من ئاگادار بم 1,500,000 کەس لە عێراق بیمەی تەندروستی بۆ کراوە ینی کە بیمەی تەندروستی بۆ کرا
تۆ ئیجباریە بڕەپارەیە گەدرێ ئەم بڕەپارەیە چییە بێ دەعمێگە بێ بۆ کەرتی تەندروستی چکە ئەوەی کێشەی گەورەی تەندروستی ئێمەیە وەزارەتی تەندروستی ئێمە ئەو بڕەبوجەی کە دانرێ بۆ وەزارەتی تەندروستی زۆر کەمە ئەوەی من ئاگادارم کە جاران بوو جە و میزانیە هەبوو لە سایە 4-5 دانرا بۆ وەزارەتی تەندروستی بۆ کەرتی تەندروستی کە زۆر کەمە لە وڵاتان لە سایە 15-20 بۆ دانرێ بۆیە دایمە کێشەی کەمی دەرمان و پێداویستی و ئامێری پزیشکی هەیە بەڵام تۆ ئەم بیمە تەندروستیە دەعمێکە بێ بۆ کەرتی گشتی یعنی تۆ هاوڵاتی کە نەخۆشنی پارادەی کە نەخۆش کەوتی ئەو پارەیەت بۆ سەرفەکرێتەوە چەند تۆ زۆربەی هاوڵاتیان پارادەن و پارەیە بۆ کەرتی گشتی سوودی لێوەرەگرن بۆ کڕینی دەرمان و پێداویستەکانی کەرتی تەندروستی لەبەرەوە بیمەی تەندروستی پێویستە بکرێەوە بەڕای من پێویست ناکە ئێمە بچین چاو لە وڵاتانی ئەوروپا بکەین نزیکترین شت وڵاتی ئێران هەیە وڵاتی تورکیا هەیە کە دەمێکە بیمەی تەندروستیان هەیە هەموو هاوڵەتێک لە ئێران دەفتەرێکی هەیە پێڵن دەفتەری بیمەی تەندروستی یعنی کاچێتە نەخۆشخانەکان ئەوەی پێویست بێ لە نەشتەرگەری بێ لە چارەسەر بێ لە دەرمان بێ بۆ یەکرێ بەڵێ دوکتۆرەمەشیە ئەم بابەتە بخاتە ڕوو سندیکا یاخود چ لایەنێک بۆ ئەوی لەگەڵ وەزارەتی تەندروستی بێ یاخود لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بێت وەگوتە هاوشێوەی حکوومەتی فیدراڵی عێراق بەڵێ ئێمە وەکو سندیکا وەکو پزیشکان بەردەوام لە کۆبوونەوە لە کۆڕ و کۆنفرانسەکان ئەمە باسکراوە یعنی پێویست ناکە کەس بیخاتە ڕوو بەڵام بەڕای من ئەگەرم جارە وەزارەتی تەندروستی و گۆڕانکاریە نەکە یعنی هەر فەشە لێنێ ینی کەرتی تەندروستی بەرەو خراپیە ڕوا بەرەو فەوزا ڕوە ینی ئەوەی هەیە ئێستا بەڕاستی کەرتێکی سیستەمێکی تەندروستی کۆنە کە ناتوانێت خزمەتی وڵاتیان بکە بە شێوەیەکی باشە دکتۆر باس لەو کرد کە پێویستە کەرتی گشتی و تایبەتیش جیا بکرێتەوە لە نەخۆشخانەکە ئەمە سەرڕای ئەوەی کە بەڕێز قوبات ساڵەبانی لە هەوڵەکانیدا توانی بڕێکی زۆر لە دەرماندا بین کە بۆ نەخۆشخانە گشتیەکان لەگەڵ ئەوەشدا لە هەندێک لە نەخۆشخانە گشتیەکان هەندێک لێ نەشتەرگەری هەیە ناکرێت نەخۆش ناچار دەبێت بچێت لە نەخۆشخانە تایبەتەکان نەشتەرگەریەکانی خۆی ئەنجامدات و بە بڕەپارێکی زۆر ئەگەر ئەم دوو کەرتەلێک جیا بکرێتەوە ئەرکی کێ و یاخود چۆن دەتوانرێت جارێکی دیکە لە نەخۆشخانە گشتیەکانیش هاشوی نەخۆشخانە تایبەتەکان نەشتەرگەریەکان ئەنجام بدرێت یعنی ببوورە ینی بە کورتەکەی لێک جیاکردنەوەی ئەم دوو کەرتە نەبێتە کێشە بۆ هاوڵاتیان بەڵکو خزمەت بە هاوڵاتیان نەخێر بە دڵنیاییەوە جیاکردنەوەی کەرتی تایبەت و کەرتی گشتی یعنی سوودیە بێ بۆ هاوڵاتیانەوە کەرتی تەندروستی گشتی پێشەکەوێت لە کۆمەڵی ڕۆ یعنی تۆ ئەو پزیشک و کارمەندانی کە موچەیەکیان دەدەیتێ و ئێستا لە نەخۆشخانە تایبەتەکان داوامەکەنەوە کاتە ئەو موچادەی بۆ کارمەند و پزیشکانی کە لە نەخۆشخانە گشتەکان داوامەکەن موچەیەکی زیاتریان پێدرێ ئەو کاتە خزمەتێکی زیاترەکە ئەو کارمەند و پزیشکان زیاتر داوامەکە زیاتر لە نەخۆشخانەکان ئەمێنێتەوە پزیشکەکان ئەو کاتە بەدەل عیادەیەکیان بۆ دانرێ ینی پزیشک ناچێت لە نەخۆشخانەیە هەلی عملیات بکە هەرج نەخۆشە کاتە نەخۆشخانە ئەو کاتە لە نەخۆشخانە گشتێکە لە پزیشکەکە عملیاتی بۆ کاتچکە ئەو پزیشکانی کە لەوێن لە کەرتی تایبەتی ئیش ناکەن ئەگەر جیاکرایەوە ئەوان لە عیادەیان نابێت لە نەخۆشخانە تایبەتەکان نەشتەرگەری بکەن یان عملیات بکەن لەبەرەوە جیاکردنەوەی ئەم دوو کەرتە زۆر گرنگەوە بێت پێویستە یەکەم قۆناغ بۆ چاکردنی سیستەمی تەندروستی جاکردنەوەی کەرتی تایبەت و گشتی بێت ئەوەی ئێستای بینین بەداخەوە یعنی وەکو باسم کرد ئەم قەیرانانی کە هەیە کە ئێستا بەڕێوەبەری گشتی لە ماوەیەوەتی ئەگەر پارەی پێویست دابین نەکرێ خزمەت گوزارەکان لە هەفتەی داهاتووە وەستێ ئەوە بوو بە هەوڵی بەڕێز کاک قوبات جێگری سەرۆکی حکوومەت کێشەکە چارەسەر کرا یعنی کەمی بودجەیە کەمی میزانیە بۆ کەرتی تەندروستی کە ئێستا کەرتی تەندروستی زۆر قەرزارە کۆمپانیەکان ئامادە نین دەرمان و پێداویستی زیاتر بدەن بە فەرمانگەی تەندروستی لەبەرەوەی پارەیەکی زۆر قەرزارە ناتوانێت پێداویستیەکان دابین بکە لەبەرەوەی ئێستاکە زۆربەی کارمەندان و پزیشکان موچە نیە داوام ناکەن لەبەرەوە هاوڵاتیە کاچێتە نەخۆشخانەیە گشتی زۆر ئەتوانم بڵێم زۆر نەشتەرگەری هەیە ناکرێ یان نەشتەرگەری هەیە ئێستا بە پاراکرێت لە نەخۆشخانە گشتەکان کە نەشتەرگەرینی چە تایبەتی پێڵن ئەو کاتەکە جیا کرایەوە ئەم کێشانە نامێنێ یعنی ئەم کێشانە چارەسەر بێەوە کەرتی تەندروستی گشتی
پێشەکەوێ و بەهێزە بێت. بەڵام دکتۆر ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونەکردنەوەی نەخۆشخانە تایبەتەکان بەڕای بەڕێستان پێویست نییە کە ئەم بابەتە سنوورێکی بۆ دابنرێ یاخۆ لە ڕووی یاساییەوە بگوترێت کە ئیتر تا بۆ ئەمبینە دەبێنە زیادەیە یاخود ئەمە پێویستە پێویست سنوورێک بۆ ئەم بابەتە دا وڵا زۆر ڕاستە بەڕای بن پێویستە پێداچوونەوە بکرێ بۆ ئەو کەرتی تایبەتیش چونکە کەرتی تایبەتیش پێویستە کردنەوەی نەخۆشخانە ڕێنمایی و یاسای خۆی هەبێت ناکرێت لە هەموو شوێنێک جارێ ئێستا ئەگەر باسی بکەین زۆربەی کردنەوەی نەخۆشخانە شوێنەکانیان گونجاو نیە لە ناو گەڕەکە ئاکرێتەوە لە ناو شوێنێک ئاکرێتەوە یان نزیک خەستەخانەیەکی گشتی ئەکرێتەوە ئەمانە پێویستە کەرتی تایبەتیش پێداچوونەوەی پێ بکرێ یعنی هەندێک یاسا و ڕێنماییە بگۆڕێ ئەبێ کەرتی تایبەتیش ڕێک بخرێتەوە کەرتی تایبەتیش ئەوەی هەیە کە ئێستا وەکو باسم کرد یعنی فەوزایە یاسایەکی گونجاو نییە ڕێنمایی نییە حکوومەکە لەوێ ئیژەکە نەخۆش ئەبرێ بۆ کەرتی تایبەت یعنی بە ئیزعافی کەرتی تایبەت دەچێتە نەخۆشخانەی حکومیەوە نەخۆشەکانە بن بۆ کەرتی تایبەت پزیشکەکە لەوێ خەفەرە ئایبار لە کەرتی تایبەت نەشتەرگەری بۆکرا ئەبێ کەرتی تایبەتیش ڕێک بخرێتەوە بەم شێوەی ئێستا نەبێت چونکە بەڕاستی ئێستا توانم بڵێم لە کەرتی تایبەتی شامکردنەوەی نەخۆشخانە ڕێنمایەکان کە هەشە جێبەجێ ناکرێت. بەڵێ دکتۆر لە شاری سلێمانی نەخۆشخانەی شارمانەیە نەخۆشخانەی شۆڕشمان هەیە نەخۆشخانەی هیوامان هەیە ئەم نەخۆشخانە کە لە جگەلەوەی کە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان بەڕێستان ئاگادارن سەردانی ئەم نەخۆشخانانە ئەکەن لە پارێزگاکانی عێراق سەردانیەکەن پرسیارەکەم ئەوەیە کاتی ئەوە نەهاتوە داوا بکرێت کە پێداچوونەوە بە بودجەی پارێزگای سلێمانی بکرێت لە ڕووی کەرتی تەندروستیەوە ئەمە جگەلەوەی کە ئێمە باسمان کرد هەوڵەکانی کاقوبات بەردەوامە وەک جێگری سەرۆکی حکوومەت هەوڵەکانی کاکباوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە و تا کۆتایی ئەم ساڵیش ئەم گرفتانە چارەسەر کراوە کە ئەمە جێ خۆشحاڵیە بەڵام پرسیارەکەی من ئەوەی کاتی ئەوە نهاتوە کە پێداچوونەوە بە بودجەی کەرتی تەندروستی کرێت لە سلێمانی بەڵێ وەکو باسم کرد بودجەی کە دانرێ بۆ کەرتی تەندروستی زۆر کەمە یعنی ئەو بودجەی کە دانرێ ناتوانێت پێداویستەکانی نەخۆشخانەکان دابین بکات لە ڕووی کڕینی دەرمان و پێداویستی و ئامێری پزیشکیەوە ئێمە ماوەی پێشوە بیستمان ئێمە من خۆم چەند ساڵێک بەڕێوەبەری نەخۆشخانەی شۆڕش بووم یعنی زۆر جار ئێمە خۆمان بە هەوڵی شخصی خۆمان هەوڵمان داوە دەرمان پیاکەین ئامێرێک شکاوە لە لای سەرمایەداران و یان لە شوێنی تر کڕیومانە یعنی ئەمەی ئەکرێ زۆر جار بە هەوڵی ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بۆ زانیاریتان نەخۆشخانەی هیوا گەر ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێشتر جەنابی مام جەلال خۆی دەعمی سەرەکی نەخۆشخانەکەی کرد ئێستاژ ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاری نەخۆشخانەی مناڵانەکە کە بەشی چاودێری چڕ کراوەتەوە دامەزاندن نییە کۆمەڵی کارمەند بە گرێبەزدانراون کە لەلایەن ئیدارەی گشتیەوە پاریان بۆ سەرفەکرێ لە نەخۆشخانەی هیوا هەمان بە هەمان شێوە ئەمە ناتوانرێت خۆتان زانن یعنی ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش توانایەکی دیاریکراوی هەیە ناتوانێت بەردەوام پێداویستی نەخۆشخانەکان دابی بکات چکە ئەمە بەڕاستی ئیشی وەزارەتی تەندروستیە ئەبێ وەزارەتی تەندروستی دەرمان و پێداویستی نەخۆشخانەکان دابی بکات خۆی کەوەکو لە سەرەتا باسمان کرد سلێمانی لە هەموو لە ڕووی کەرتی گشتیەوە لە هەموو شارەکانی تری کوردستان و عێراق باشترە ئێستا لە شاری هەولێر ماوەیەکی زۆر یعنی وای لێ هاتووە کەرتی گشتی هاوڵاتی ناچێتە کەرتی گشتی چونکە چەند جارێک چۆتە کەرتی گشتی نەخۆشخانە حکوومیەکانی چی بۆ ناکرێ مەجبور ئێستا ڕووە کاتە خۆی ڕاهاتووە خەڵکیان ڕایەناوە کە بچێتە کەرتی تایبەت نەخۆشخانەی تایبەت دروستکراوە بەرامبەر نەخۆشخانە گشتەکان بەڵام لە شاری سلێمانی تا ئێستا خەڵک سیقەی متمانی بە نەخۆشخانە گشتەکان هەیە نەخۆشخانە حکوومیەکان هەیە لەبەرەوەی وەزارەتی تەندروستیش ئەگەر جارێ دەست نەکا بە جیاکردنەوەی بە چاکردنی سیستەمی تەندروستیە بێ میزانەیەکی باشتر بودجەیەکی باشتر بۆ کەرتی تەندروستی دابین بکە بۆی بتوان خزمەت بکەن تەنانەت ئەو لۆ دوو قورسایش لە بەرچاو بگیرێکە لە پارێزگای سلێمانی هەیە بەڵێ ئەبێ لە بەرچاو مەجی خۆشحاڵێک کە سلێمانی بۆ شێوەیە بەڵێ سلێمانی هەر پێشەنگ بۆ لە توانم بڵێم سەر ڕای قەیرانەکان لە زۆربەی سێکتەرەکان بە تایبەتی کەرتی تەندروستی
لە پێش هەموو شارەکانی عێراق دەست خۆش زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردی سپاس بۆ دەستان خۆش زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ دکتۆر چالاقەشانی شارەزای کردی تەندروستی کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لامان میوان بوو دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت سەرکەوتوو بن.